مامۆستا فەرهاد یەکێکە لە هەواڵسازەکانی 1964 دوێنێ بابەتێکی تێر و تەسەلی ئامادە کردووە لەسەر ئەوەی کە ئامێری پشکنینی پیسبوونی ژینگە بە تیشکدانەوەی ئەتۆمی لە هەرێمی کوردستان هەیە. ئەو لەگەڵ بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەولێر قسەی کردووە، باسی لەوە کردووە کە ئەو ئامێرە لە ئێستایا لە کوردستان لە هەرێمی کوردستان هەیە و هەروەها لە عێراقیش هەیە. ئەم ئامێرە ماوەی 7 ساڵە دانراوە و بەڕێبەری فەرمانگەی ژینگەی هەولێر ئەوەی پشتڕاست کردوێتەوە کە هەتاوەکو ئێستا هیچ حاڵەتێک بە پیسبوونی ژینگە بە تیشکدانەوەی ئەتۆمی تا ئێستا لە کوردستان و لە عێراق تۆمار نەکراوە، ناوچەکان سەلامەتن و باسی لەوە کرد کەم ئامێرە لە دوهۆک و لە هەولێر و لە سلێمانی هەروە لە ئیدارەی ڕاپەڕین و لە زاخۆش هەیە. ئەوەی جێگای خۆشحاڵیە ئەم ئامێرە تا ئێستاکە دانراوە بە هیچ شێوەیەک هیچ پیسبوونێکی ژینگە بە و تیشکدانەوە ئەتۆمیە تۆمار نەکراوە. طبعا ئەوەش حاڵەتێکی و کە پێشتر زۆر هۆشداریانەدا چاوان ینی کە تۆ باست کرد ئامەری تیشکدانەوە پیاوانی تیشکدانەوە بۆ ژینگە پیسکات چکە زۆرە ترسراکە لە فۆردۆ و نەتەنزۆوانە بدرێت یۆرانیۆمی تێدا بێت پیتێنرا و تیش بداتەوە بڵاو بێتەوە. بەڵام خۆشبەختانە و ئامێرانە لە هەرێمی کوردستان هەیە بەبێ بەدواداچوونەکەی 1964 و ڕەنگە مەترسێکی و توی نەبێت.